يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، کاتێک کە ئینسان مێژوو دەخوێنێتەوە، ڕۆژانە کتێبێک بێنە کە مێژووی ڕابردووی باس کردووە لە ناکۆچی نێوان دوو ئاییندا، لە ناکۆچی نێوان دوو نەتەوەدا، دوو هۆزدا، دوو حیزبدا، دوو کەسایەتی سیاسی ناو وڵاتێک و نەتەوەیەک و ئایینێکدا. بیرەوەریەکانی سەرکردەی ناو حیزبەکان بخوێنەوە کە لە ناو یەک حیزبدان بەڵام لەسەر باڵە جیاوازەکانن، چۆن باسی خۆیان کردووە. کاتێک کە تەواوی کتێبەکە دەخوێنیتەوە، دەبینی هەر یەکەی خۆی زۆر بە پاڵەوان و بە پاک و بە چاک و بە شۆڕژێڕ و نیشتیمان پەروەر دەزانێت. لە بەرامبەردا هەوڵی ئەوەی داوە بە هەموو شێوەیەک بەرامبەریش بە خیانەتکار و ناپاک و نیشتیمان فرۆش بناسێنێ. ئەوەندەش جوان دەیهۆنێتەوە، تۆی خوێنەر کاتێک لە کتێبەکە دەبیتەوە قەنەعەتێکت بۆ دروست دەبێت کە خاوەنی ئەمن و سینە زۆر ڕاستی کردووە. ئایینی بەرامبەر زۆر خوێنڕێژ بووە، زۆر خراپەکار بووە. حیزبی بەرامبەر، کەسایەتی سیاسی بەرامبەر، باڵی بەرامبەر، ئەوانە زۆر خراپ بوون، هەر ئەم پاک و چاک بووە. دوای چەند ڕۆژێک کتێبێکیش لەوەی ئەو بەروەرگرە و باسی ئەویش بخوێنەوە، ئەبینی ئەویش چەند بە لێزانانە خۆی بە چاک و پاک نیشان دەدا و بەرامبەر بە خراپەکار نیشان دەدا. تەنانەت جاری وایە تۆی خوێنەر ئەگەر خۆت لە خودی واقعەکەدا نەژیابی، مێژووی ڕابردوو بخوێنیەوە، سرت سۆڕ دەمێنێ. خوایە دەبێت کامەیان چاک بن و کامەیان خراپ بن. بچۆ بەردەمی دادگاکان، ئەبینی دوو کەس کە شەریکی یەکترن، هەر یەکەیان پارێزەری خۆی گرتووە بۆ ئەوەی حەق بە خۆی بدا و بەرامبەرەکەی بە ناحەق بناسێنێ کە ئەو پارەیە هی منە، ئەو زەویە هی منە، حەقی تۆ نییە. بەرامبەریش بە هەمان شێوە پارێزەری خۆی هەیە، خۆی بە حەق دەزانێ و بەرامبەرەکەی بە ناحەق. یەخۆ معلومە هەر یەکیان حەقن، ئەی بۆ هەردووشیان داوای حەقێک دەکەن، هیچیان خۆیان بە گونەهبار و تاوانبار نازانن. بچۆ بەردەمی دادوەرە بەڕێزەکان، دەبینی ڕۆژانە بەداخەوە ئەو هەموو ژن و مێردە سەنگەریان لە یەکتری گرتووە، پارێزەریان گرتووە. هەر یەکێک لەو ژن و پیاوە لە بەردەمی دادوەر و حاکمی بەڕێزدا دەیەوێت بیسەلمێنێ کە تێکچوونی شیرازەی ئەو خێزانە، ژنەکە دەڵێ پیاوەکە بووە، پیاوەکە دەڵێ خەتای ژنەکە بووە. بەخوا دادوەریش سەری لەسدەر ناکات، توێژەری کۆمەڵایەتیش بۆی حەل نابێ ئەم خێزانە کە هەڵتەکا و ئەم منداڵانە سەرگەردان بوون، ژنەکە خەتابار بوو یان پیاوەکە، هەردووچیان دەیانەوێ بەرامبەرەکەیان تاوانبارکەن و خۆیان بێگوناه دەرخەن. بجۆ تەماشای دۆسیەی کوژراوێکی نادیار بکە. حاکم ئەمری گرتنی چەند کەسی تۆمەتباری دەرکردووە کە زۆربەیان بێتاوان دەردەچن لە دواییدا، بەڵام ناویان دەزڕێ. جاری وهەیە بکوژی ئەسڵی هەر نادۆزرێتەوە لە دۆسیەکانی پۆلیس و ئاسایش و دادگاکاندا. جاریش هەیە کەسێکی بێتاوان تۆمەتبار دەکرێت بە کوشتنی کەسێک کە هەر ئاگای لێ نییە. مێژوو بخوێننەوە بەڕێزان، مێژووی دادگاکان، دۆسیەکان هەڵدەنەوە بۆ دەردەکەوێت لە مێژووی مرۆڤایەتیدا لە دوور و نزیکدا. چەندین جار دادوەر بەسە هوچووە، تۆمەتبارێکی هێناوە و بە شاهیدێکی بەدرۆ بە بەڵگەیەکی ساختە ساخ کراوەتەوە کە فڵان کەسی کوژراو کە کەس نازانێت چیە کوشتوێتی، ئەم کەسە کوشتوێتی. دوای چەند ساڵ ئاشکرا دەبێ حاکم هەڵەی کرد لە بڕیارەکەیدا، ئەو کەسە بێتاوان بوو، بەڵگەکان دژی دروستکران و تۆمەتباریان کرد. ڕووداوی واقعی لە کۆمەلگای ئاوادا زۆرن. لە کتێبی چیرۆکە کاریگەریەکانی ژیاندا مامۆستا محەممەد ساڵح پندرۆیی ناسراو بە مامۆستا جگەرسۆز لە بەرگی 2 لە لاپەڕی 161 ئەفەرمێ
گەوامی ئەگامۆ کابرایەکی گەنجی ڕەشپێستی ئەمریکی بوو، تەمەنی 18 ساڵ بوو، تازە گەیشتوە تەمەنی قانونی خۆی. لە تەمەنی 18 ساڵیدا بە شوێنێکا تێپەڕی کەسێک لەو کۆڵانەدا کوژرا بوو. بکوش قاتڵ دیار نەبوو چێیە، کەسێکی خوانەناسی بێویژدانی شاهیدیدا کە ئەوی بینیوە، ئەو کابرا ڕەشپێستە گەوامی ئەگام و ئەمریکەی بینیوە کە لەسەر ئەو کەسە بۆ دەستی ناوەتە قوڕگەوە خنکاندوێتی، کوشتوێتی. شاهیدی لەسەردا ناوەڕاستی ساڵی هەفتاکان بۆ کامێرە شتیوانە بووە، هەموو دۆسیەکان دژی ئەم کابرا ئەم گەنجە تەمەن 18 ساڵە بوون. حاکم دوای چەند جەلەسە بڕیاریدا کە ئەمە بکوژە، بڕیاری زیندانی هەتایی بۆ دەرکرد. لە ساڵی 1975ەوە تا ساڵی 2015 ئەو گەنجە لە زیندانا بوو، 40 ساڵی ڕێک لە زینداندا مایەوە بە تاوانی کوشتنێکی عەمدی کە شاهید لەسەری هەیە. بەڵام دوای 40 ساڵ کە ئەو کات تەمەنی بوو بە 58 ساڵ، واتە لە ڕۆژە کۆتاییەکانی تەمەنیدا بوو. لە 18 ساڵی لە ئەمریکا چۆن سجنەوە، لە 58 ساڵیدا دۆسیەی پۆلیس بۆی دەرکەوت ئەو کەسەی کە کوژراوە لە ساڵی 1975 لە 2015 قاتڵە ئەسڵەکەی دۆزرایەوە. لە ڕووداوێکی کەدا تێوەگلا بوو دەرکەوت ئەوە بکوژ نییە کە 40 ساڵی ڕێکە بەبێ تاوان لە زینداندایە. ئەمجا هەموو دادگاکانی ئەمریکا بۆی هاتنە سەرخەت و لە 2015 داوای لێبوردنیان لێکرد. حاکم بڕیاریدا $1 ملیۆن 100 دەفتەر دۆلاری وەکو هەدیە بدرێتێ قەرەبووی ئەو 40 ساڵی بەبێ تاوان زیندانی کراوە. بەڵام ئەو داماوە کاتێک کە هاتە بەردەمی حاکم و وەرەقەی بەریئبوونی خۆی وەرگردەستی کرد بە گریان، وتی $1 ملیۆن بۆ خۆتان، تازە من چی بکەم لە $1 ملیۆن 40 دانە ساڵی تەمەنم لەو دی و شیشی زیندانەوە بەسەر برد بە ناحەق و ناڕەوا، بەس خۆم دەمزانی کە بێتاوانم و کەسم نەکوشتووە. ئێستا چ پارەیە قەرەبووی 40 ساڵ تەمەنی بەسەرچوون بۆ دەکاتەوە؟ چ پارەیەک $1 ملیۆن قەرەبووی ئەوەم بۆ دەکاتەوە؟ من هەموو گەنجێتیم ڕۆیشت، نەخێزانم پێکەوە نەبوومە باوکی مناڵ، نەخانەولانەیەکم هەبوو، خرامە قاعی پیاو کوژانەوە. ئەو کەسانی خراپەکان و دەستیان بە خوێنی خەڵک سوورە لە کاتێکە من مێرولەیەکم نەکوشت بوو، بەس تەنها خۆم دەمزانی قاتڵ نیم، هیچ کەس بڕوای پێ نەکردم، جەنابی دادوەریش بڕوای پێ نەکردم. 40 دانە ساڵی تەمەنم لە ژووری پیاو کوژاندا بەسەر برد بە ناحەق و ناڕەوا. پارەکەم ناوێ، گریاوەتی بەست و خوا دەستکارێکی ئەو قانونە بکەن. من بۆم معلوم بوو ئەم قانونی سەرزەویە ناتوانێت مافەکان وەرگێتەوە. من مافی خۆم مەگەر بەس لە خوا داوا بکەم، هەموو تەمەنم بوو بە قوربانی هیچ. بەڵێ زۆر جار بەڕێزان دادگاش تووشی هەڵە دەبێ. کابرای شاهیدیش تازە مردووە، چی لێ دەکەی لە گۆڕەکەیدا دەیهێنی مەحکەمەی چی دەکەی کە بە ناحەق کەسێکی توش کردووە، ڕقێکی لێ بووە، هەر کەسێکی خراپەکار و نەفسپیز بووە. بچۆ خزمەت مامۆستایانی ئاینی لیژنە فتوا شەرعیەکان، دەبینی دوو کەس کە کێشەیانە لەسەر بابەتێک، لەسەر پارەیەک، لەسەر زەویەک، لەسەر سیارەیەک، بەڵگە و نووسراو نییە، هەردووکیان ئامادەن دەست بە قورئاندا بدەن و سوێند بە ئەڵڵا بخۆن کە حەقیانە. یخۆ معلومە ئەم دوانە هەردووکیان خاوەن حەق نین، بەخوا مامۆستای ئاینیش سەری لێ دەرناکە، هەردووکیان دەڵێ سوێند دەخۆین، یەکیان ڕاست دەکە یەکیان درۆ. ئەمە هێشتا لێک نابێتەوە، هەتا دەمرن ئەم دۆسیەدا ناخرێ. جار هەیە ماڵخۆر، ئەو کەسەی دزیل لێ دەکا، ئەو کەسەی ماڵت دەخوا، ئەو کەسەی مافت دەخوا، ئەوەندە زۆر زان و لێزانە، تۆی ماڵخوراوی مافخوراوی ستەم لێکرا و تاوانباریش دەکا. لە زیاتی پۆلیس ئەو بگرێ، پۆلیس دەبێتە حیمایە و حرەسی دزەکە، ماڵخۆرەکە، مافخۆرەکە. ئەوەندە بە لێزانانە بابەتەکان پەردە پۆش دەکرێن، تۆی خاوەن ماف بە تاوانبار دەناسرێ. دیسان مێژوو بخوێننەوە لە کتێبەکاندا زۆر شتی ئاوات بەرچاو دەکەوێت. مامۆستای بانخواز ئەندازیار عوسمان لە کتێبی نەسرەوتن لە بەرگی 5دا لە لاپەڕی 424دا دەڵێ کابرایەکی شادز لەگەڵ فەریکە دزێکە، جا هەیە شادزە، ئەوە پسپۆڕە، دکتۆرای هەیە لە دزیدا. فەریکە دزەوەی تازە دەستی پێکردووە، تازە دەستی پێکردو و سەرەتایەتی. جا حیزب هەیە لە وڵاتەیە شادزی دزیە، حیزبیش هەیە فەریکە دزە، تازە دەیە بچێتە گۆڕەپانەکە و پارویەکی لێدا. شادز فەریکە دز لەگەڵ خۆیان دەبا ماڵی کابرایەکی دەوڵەمەند دەست نیشان دەکەن.
فەریکە دەست بە تەمایە پەنجەرە بشکێنێ شادز دەڵە زمانی ئەوە نەماوە هەر بە کلیل دەیکەمەوە زۆر بە ئاسانی بە کلیلی تایبەت مەدخەلەکە دەکاتەوە ئەڵێ ئەزانم لەم خانوە دەوڵەمەندانەدا قاسەی پارە و زێڕ لەکوێ دانراوە ئەچێتە سەر شوێنەکەی چکە ئەوەندە پسپۆڕە تێیدا سۆنەری بۆ ماڵەکە کردووە ئەچێتە لای و دەڵێ قاسە بەچی بشکێن دەڵێ ئەوەش هەر فەنی خۆی هەیە ئاوا دەکە بە ئاسانی دەیکاتەوە هەموو پارەکان و زێڕ و ئەو ماڵە بە کورتی و بە کوردی قاسە و کاسە گەسک لێ دەدا کابرای فەریکە دەست دەڵێ مامۆستا با بڕۆین ئیترەوە هەرچی شتە هینمان کردووە تا خەبەر نەبوونەوە با بڕۆینە دەرەوە ئەڵێ هەی نەفام چۆن دەڕۆینە دەرەوە بڕۆین و لەسەر جادە پۆلیسێک بمان بینێ کەسێک شایدیمان لێ بدە نابێ ئەڵێ چی بکەین ئەڵێ وەرە با لە ژووری ناخواردنە دانیشین لەسەر مێز لە مەتبەقا بڕۆ سەلاجە بکەوە هێندێک ئاو میوە دانێ وەرەقەی قوماری لە جوشفانە دەبێت دەیکا بە سێ پارچە وەکو وەی سێ کەس لەسەر مێزەکە قوماریان کردبێ ئەڵێ ساردی و بیرە ئەو شتانە کە چی هەیە بیهێنە لەسەر مێزەکە داینێ و بیڕازێنەوە ئەو تەسجیلەش داگی سێنەوە ئاخر سەوتی بدە تەلەڤیزۆنەکە با گۆرانی ڕەقس و سەما بڵێ کابرای خاوەن ماڵ بە خۆی ژن و منداڵەوە خەبەر دەبێتەوە بەخوا خەون ببینم لە ماڵەکەما ئەم تەلەڤیزۆنە و ئەم رادیۆ تەسجیل و شتە کراوەتەوە گۆرانی دەڵێ و مێز ڕازاندراوەتەوە قومار دەکرێ و ئەمە چییە لە ماڵەکەی مندا هەڵەستەڵەکە کەوە دزن ئەوە ماڵەکەتان شکاندم خۆ قاسەی پارەکەم کراوەتەوە هەموو شتەکانتان گرچۆتە جانتایەکە و بردووتانە هەر یەکسەر تەلەفۆن دەکات بۆ پۆلیس نەژدە دەگاتە سەر ماڵەکە کاکە فریامان کەون دز هاتۆ وا هەموو ماڵەکەی تاڵان کردوم قاسە و کاسێ بەتاڵ کردوم پۆلیس دەگات و دڵە کامانن دزەکەڵە ئەوەتە دەڵێ کابرای دز شادز ئەڵە ئەی لەو بوختانە ناکە تەلەفۆنی بۆ پۆلیس کردی ئەمە بە دز بزانێ ئەڵە بەرەوەڵڵا و کابرای تەلەفۆنی کردووە خاوەن ماڵ کە ئێوە دزیتان لێ کردووە ئەڵە جەنابی پۆلیس جات خوا دز ئەگە دزی بکە چۆن ئاوا دەنیشێ با بە ئێمە قومارچین چەند جارێکە لەگەڵ ئەم پیاوەدا قومارمان کردووە هەموو سەرۆت و سامانی ئێمەی بردەوە ئەی بۆ ئەو کاتانی کە دەدۆڕان تەلەفۆن بۆ پۆلیس نەدەکرد ئەم شەو ئێمە لێمان بردوێتەوە ئەوەتانە سەیری مێزەکە و سێ کەس بووین قومارمان کردووە کە هەرچی شتە لێمان بردەوە هیچی نەماوە بۆی تۆڵەمان لێ بکاتەوە تەلەفۆنی بۆ ئێوە کرد کە گوایە دزیمان کردووە بابەت چۆن دز تەلەڤیزۆن دەکاتەوە چۆن دز ئەوا دادنیشێمە لە ئێوارەوە تا میوە دەخۆین شتەکان لەوێ دانراون قومارە ئەم پیاوە قوماری کردووە چەند جاریکە ماڵی ئێمەی تاڵان کردووە لە قومارە ئەوەندە بە جوانی و بە لەسەر خۆی و شوێنەی قسە دەکا ئەفسەری پۆلیس قەناعەت پێ دەکا فعلەن ئەم پیاوەی خاوەن ماڵ قومارچییە خاوەن ماڵ هەرچە سوێن دەخواکە کە وەڵڵا من قومارچی نیم دۆسیە قومارم نییە وان با بە هەموو بەڵگەکان لەسەرە چۆن دز ئەوا دادەنیشێ بە بێمنەتی دەی بڕن بۆ خۆتان پێک بەرنەوە ئەیانەوێ ماڵەکە بەجێ بێڵن کابرای شادز دەڵێ جەنابی پۆلیس ئێمە ژیانمان لە مەترسیدایە نەوەک لە دوایەوە ئەم پیاوە دەسە پارەکانی خۆمان کە لێمان بردوێتەوە بمان کوژێت تکا لەگەڵ خۆتانە بمان بەنە دەرەوە بە سارەی پۆلیس ڕزگاریان دەکەن بەڵێ دەکرێت لە دنیادا تەنانەت فێڵ لە پۆلیسیش بکرێ ئەوەی خاوەن مافە بکرێ بە قومارچی ئەوەی دزە بکرێ بە خاوەن ماف ئەم دنیایە هەمویانی تێدایە وا وەخت و سەری هەڵبژاردنە کاندید دەبینی و شەقام هەمووی دەبێتە ڕسم هەمووی دەڵێ ئەگەر بێت و هاوڵاتی تۆ دەنگ بە من بدەی و دەرچم بۆ دەتوێمەوە بۆ مافەکانی تۆ بەخوا ئێمە ناتوانین کەس تۆمەتبارکەین ئەوەی لە نێتی ناو دڵەکان ئاگادارە بەس ئەڵڵایە بەس ئەڵڵا دەزانێت لە ناو دڵی ئەو کاندیدەی کە ڕسمی لەسەر جادە هەڵواستراوە چ نێتێک هەیە بۆ خوا خۆی هەڵبژاردووە چونکە ئینسان دەتوانێت لە ڕێی سیاسەت و لە ڕێی پەرلەمان و ئەوانەشەوە خوددا لە خۆی ڕازی کات دیفاع لە مافی حەقی مەزلوم و هەژار بکات دیفاع لە مەشروعە دینیەکە بکات دیفاع لە حەڵاڵ و حەرام بکات کە نەهێڵێت تێکەڵاو بکرێن خەڵکانێک هەیە من و تۆ نازانین بەس خوا دەزانێت ئەوەی لە ئێرەدایە نێتی بۆ ڕەزامەندی ئەڵڵایە بۆ خوایە یان نێتی بۆ ڕەزامەندی خەڵکە ئیوا مەبەستی خوا نییە ئەوە خزمەت بە حساب بە خەڵک بکە جەماوەت بۆ خۆی ڕاکێشێ ئایا ئەوەی کە لێرەدایە غێری ئەڵڵا دەزانێت ئەم کاندیدە نێتی خزمەتکردنی تۆی هاوڵاتیە یان بۆ خوایەتی یان بۆ خەڵکێتی یان بۆ خوارێتی خوارێ مەبەستمەوەی بەغایە دەڵێت تۆ بڵێ دەستم گاتە پەرلەمانی بەغا و فەردە پارەی مانگانە بێنمەوەسی چل کەس و کاری خۆشم بکەم بە حیمایە و جادوایی خانەنشین بی حتا ئەولادیشن نابڕێ بەخوا براینە حەشە خۆی کاندید کردو بەس بۆ خوارێتی نە بۆ خوایەتی نە بۆ خەڵکێتی بۆ خوارێتی دەستی بە معاشەکەی بگە ئەمە بەخوا لەم دنیادا من و بە تۆ لێک نابێتەوە ئێمە دڵی خەڵک ناتوانانی شەقی بزانی چی لە ناو دڵیایەتی ئەوە بینی خۆی خوا بەرنامەیەکی تەلەڤیزۆنی دەبینی دوو کەس دوو لایەن دوو چاودێری بەناو سیاسی دەکەونە شەڕە دەنووک بەرامبەر بە یەکتر
تۆی بینەر بەخوا تا ئاخری بەرنامەکەت بۆ معلوم نییە کامیان چاکن و کامیان خراپ، کامیان پاکن و کامیان پیس، کامیان خاکفرۆش و کامیان نیشتیمان پەروەر. هەر یەکەیان دیفاع لە خۆی دەکا بەرامبەر بە خیانەتکار و دۆسەی گەندەڵی تۆمەتبار دەکا. ئەم هەموو فەیسبووکەی کە ئەمڕۆ هەیە، ئەو هەموو پەیجەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەیە کە هەمووی بە قووتی ئەو میلەتە بەدەستی کەسێک کۆمەڵە کۆ دەکرێنەوە، جا زۆر بێویژدانانە. کابرا دێنێ ڕسمێک وڵاو دەکاتەوە وەڵا فڵان کەس نەخۆشە بەس بۆی لایک و کۆمنتی بۆ بێ، فڵان کەس ساغ و سەلیمە، ئەزانن ناوێکی هەیە لە ناو خەڵکە بۆی یەکێک جوێنی پێ بدە، یەکی دوعای خێری بۆ بکە. مهمەیە ئەو هەر سوودمەندە بێت لە لایک و کۆمنتەکان، پەیجەکەی خۆی پێ دەوڵەمەندەکە. هیچ شەرم ناکا کە ئەمە درۆیە. ئەڵە فڵان کەس وەڵام مردووە، هەواڵێک بڵاو دەکاتەوە فڵان کەسیش کۆچی دوایی کرد، فڵان کەسیش فەقیرە ساغ و سەلامەتە لە ماڵەوە، بەس بەوەی خەڵکی بروژێنە و پەیجەکەی پێ دەوڵەمەندکە. لەولاوە هەر ئەو خاوەن پەیج و فەیسبووکانە زۆرێکیان کە بە پارە و نانی ئەو میلەتە بەخێو دەکرێن، دانراون بۆ لێدانی کەسایەتیە بەڕێزەکان بۆ شکاندنی ئەم و ئەوانش سڵ لە هیچ بوختانێک ناکەنەوە. پسپۆڕێکی ئەوەندە بەهێزیان هەیە دەتوانێت وێنەت بۆ بێنە لە پەنا کەسێکەوە داینە کە تۆ بە حیاتی نەتدیوە، ئەتوانێت دەنگت بێنە و وای تەزویر کا کە خەڵک وابزانن ئەوە دەنگی تۆیە. هەموو شتێک بەڕێزان ئەمڕۆ دەکرێت. ئەوانە هەموو تەدریباتیان پێکراوە بۆ لێدانی کەسایەتیە بەڕێزەکان، بۆ شکاندنی کەسە بە حرمەتەکان، کەسە دیندارەکان، کەسە کاریگەریەکانی ناو کۆمەڵگا، بۆی لەم کۆمەڵگایدا متمانە نەمێنێ و هەمووی هەڵتەکێت تۆ بڕوات بە کەس نەمێنێ. ئەم کەسانە ئەوەندە لێزانن، وەڵڵا تۆ بە چاوی خۆت دەیبینی سپید لێ دەکەن بە ڕەش لێ دەکەن بە سپی. وەڵڵاهی زۆربەی فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەمڕۆ و میدیاکانی جیهان و کوردستانیش بەگشتی دەکەونە بەر ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خۆشەویستی خوا لە حەدیسێکا کە ئیمامی ئەحمەد و ئیمام حاکم ڕیوایەتیان کردەوە و ئیمامی حاکم فەرموویەتی صحیحە وحەسەنەه الألباني في الصحيحة بەژمارە فەرمودەی 1887. خۆشەویستی خوا فەرمووی سيأتي على الناس سنوات خداعات يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين وينطق فيها الرويبضة. قيل وما الرويبضة؟ قال الرجل التافه، وفي لفظ الرجل السفيه يتكلم في أمر العامة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئومەتەکەم بزانن خەڵکینە بە ئاگا بن، هۆشیار بن، ساڵانێکی خەڵەتێنەر دێن بەسەر خەڵکدا. ساڵانێکی خەڵەتێنەر دێن یعنی ساڵەکان هەر وەکو خۆیانن، یعنی ئاگادار بن لە ساڵانێکە خەڵکێکی ئەوەندە فێڵباس پەیدا دەبن وا خەڵکی چاواشە دەکەن، خەڵک لێی تێک دەچێ، درۆزن بە ڕازگۆ دەناسرێ، ڕازگۆ بە درۆزن دەناسرێ، خائین بە ئەمیندار، ئەمیندار بە خائین دەناسرێ. بەڕێزان یعنی ئەمە ئەو پەڕی چاواشەکاریە. ئەینا درۆ هەمومان دەزانین درۆیە. ئەگەر کاندیدێک بڵێ من ئەگەر دەرچم و ئەم حکومەتە تازە پێک بێت دەنگی نەڕێی موەلیدان لە گەڕەکان نامێنێ، وەڵڵا هەمومان دەڵێن 100% درۆ دەکەی، وەڵڵا 20 ساڵی کەش ناوینی دەنگی موەلیدە و کاربەر ڕئیسی و ئەوانە تێکەڵاو نەبن. ئەگەر کەسێک بڵێ واللهی ئەم وڵاتە ئەوەندە ئەمینە، پارە و داهاتی ئەم وڵاتە من و تۆ وەکو یەک لێی سوودمەند دەبین لەگەڵ کاکی مەسوول و سەرۆک، واللهی برا هەموو دڵێنەوە کەی قسەیە، واللهی دەستێکی وا پاک و ئەمین نییە لەم وڵاتەدا کە داهاتی ئەم کوردستانە بۆ هەمومان بێ، هەمومان دڵێنەوە درۆیە. بەڵام ئەمانە ئەوەندە چاواشەکارن، ڕازگۆ لێ دەکەن بە درۆزن، درۆزن لێ دەکەن بە ڕازگۆ، ئەمینت لێ دەکەن بە ناپاک، ناپاک لێ دەکەن بە ئەمین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو ڕۆژە کەسانی هیچ و پوچ قسە لە بارەی گشتیەوە دەکەن. الرويبضة وتیان ڕۆیبیضە چیە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الرجل التافه، کەسی سووک، کەسێک نە شەرم لە خوا دەکا، نە عەیبەی پێ عەیبە، نە هیچ سڵ لە حرام و حەڵاڵ و بوختان دەکاتەوە، بیەوێ کەسێ بشکێنێ 1001 بوختانی بۆ دادەتاشێ، ئێتر گرفتی ئەو نییە، حیسابی خوا هەیە، شەرمکردن هەیە، مەردایەتی هەیە، ئەوانە نازانێ. فەرمووی ئەمانە کاروباری خەڵکیان دەکەوێتە دەست، ئەمانەش سەر لە خەڵک دەشێوێنن. واتە سۆشیال میدیا، تەلەڤیزۆن و ڕاگەیاندنەکان ڕەش لە خەڵک دەکەن بە سپی، سپی لێ دەکەن بە ڕەش، تۆش بڕوای پێ دەکەی، وات دەخەڵەتێنن. زۆر خەتەرە بەڕێزان. ئەمڕۆ بەڕێزان ڕێکخراو دروست دەکرێت بۆ ئەو مەسەلەیە. کەمپینێک ڕادەگەێنرێ، هەر جارە لە شارێکە دەبینی شتێک قوت دەکرێتەوە بۆ لە بیربردنەوەی کۆمەڵک مەسەلەی تر.
وەڵا کەمپینێک ڕاگەیەندراوە سەیدەکەی ئەو کەمپینە لە ڕووکەشە شتی جوانە، دڵسۆزیە، مرۆڤ دۆستیە، هەزناسکیە، وشەی جوان و پیرۆزی دایکە بەکاری دێنێ. کەمپینێک بەکاردێنێ ناسنامەی من دایکمە، چه هەیە شانازی بە دایکەوە نەکە. ئەم وشە ناسکانە مرۆڤ دۆستی، منداڵ پارێزی، بەڵام لە پشتی ئەوەوە لە ڕۆکەی تریەوە دژایەتی شەرعی خوا، دژایەتی ئەخلاق، دژایەتی ڕێزی پیاو لە ماڵدا، لە پشتی ئەوەوە بێبەهاکردنی تۆی پیاوە لە بەر چای ژن و منداڵەکەتدا، بێبەهاکردنی ئەوەی کە خەڵک شانازی بەوەی دەکرد. هەتا حەزرەتی ئادەم من شەجەرەی خۆم دەزانم کە کوڕی چێم و بابم کوڕی چێ و باپیرم کوڕی چێ و لە عەشرەتی چێم و لە نەتەوەی چێم. هەموو دەزانی بە پاکی ئەم ئیسلامە، ئەم ئەخلاقە کوردەواریە. ئەو دێر لە ژێر چەتری پیرۆزی ناوی دایکدا لەو قیامەتەدا قەناعەتیشت پێ دەکا. ئەی تۆ کە ئەوەندە دایک دۆستی بۆ ناچێتی خەڵدەگەی پیران ئەو هەموو دایکە کە خاوەنی چەند کوڕ و کچەوە فڕێدراوە فەقیرە کەس نییە بەخێوی کە. ئەی بۆ کەمپینێک ناکەیەوە بۆ دیفاعکردن لەو دایکە بەڕێزانەی بەسەری سپیەوە فڕێدەدرێن. ئەی بۆ کەمپینێک ناکەیەوە بۆ حرمەتگرتنی ئەو ڕیش سپیانەی کە پشتیان چەمایەوە لە خزمەتی ماڵ و منداڵ و نەوەیان پێگەیان. ئەو پیاوە داماوانەی کە حتا ئێوارە عەرق دەڕێژن. ئەی بۆ کەمپینێک بۆ ئەوانە ناکەیەوە. جاوەجاری وایە هونەرمەندی بەڕێزیش دەکەوێتە داوەکەوە. هەندێک لەوانە ئیمزای لەسەر دەکەن، قسە دەکەن، بەسە زمانن پاکن، ناڵمەوانە مخراپن، بەڵام کەوتونە داوەکەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لێت دەشێوێنن. بۆیە بەڕێزان ئەم هەموو شێواندنا دەبێت لە کوێیەک لای بێتەوە، ئەبێت لە قیامەتە. بۆیە ضرورە قیامەت هەبێ، بۆیە نابێت دنیا هەر ئەمەن دەبێ وەکو بێدینەکان و مولحیدەکان دەڵێن. بەخوا ئەبێ قیامەت هەبێ، ڕۆژێک هەبێ حەق و باتڵ، ڕاست و درۆ، بوختانکار و بوختان بۆ کراو، چاکەکار و خراپەکار، نیشتیمان فرۆش و نیشتیمان پەروەر ئەبێ لێکجیا ببنەوە. ئەبێ ڕۆژێک بێ دۆزەخیەکان و بەهەشتیەکان لێکجیا ببنەوە. جا خوای پەروەردگار لە سوورەتی ئەننەبە کە پێی دەڵێن جوزئی عەممە، سەرەتای جوزئی عەممە، سوورەتی ئەننەبە لە ئایەتی 7 دەفەرمێ ئین یەومە الفەصڵ کانە میقاتا. دڵنیابن ڕۆژی یەکلاکەرەوە هەیە. ئەبێ ئەو ڕۆژەش دۆستیەکان لێکجیا دەکرێنەوە. ئێنە عەرزم کردن بەخوا لە حاکمە، لە پۆلیسە، لە ناو شوێنە گشتەکاندا، لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنە ڕەش و سپی هەمووی تێکەڵاو کراوە. دادگاش ناتوانێت تاوانکار و بێتاوان زۆرجار لێکجیا کاتەوە. بۆیە خوا فەرمووی دڵنیابن یەومە الفەصڵ، ئین یەومە الفەصڵی، ڕۆژی جیاکردنەوە. جیاکردنەوەی تەواو بەس لە قیامەتایە. خوا تەرازوویەکی عەدلی هەیە. ئەمە حەق بوو، ئەوە بەتاڵ بوو کە تۆ لە دنیادا نەتدەناسین. ئەمە چاک بوو، ئەوە خراپ بوو. ئەمە ڕاست بوو، ئەوە درۆ بوو. لەوێ هەمووی لێکجیا دەبێتەوە. جا خوای پەروەردگار فەرمووی دەکرێنە دوو بەش خەڵک. سەرنجامی هەموو مرۆڤایەتی بۆ دوو چینە. ئینە جەهەنەمە کانەت میرصادا للطاغین مەئابا. بەڕاستی جەهەنەم لە کەمیندایە، داوی خۆی ناوەتەوە. چێ جەهەنەمیە؟ للطاغین، ئەوانەی ملهوڕن. هەر کەسێک لەم دنیادا یاخی بێ لە خوا، هەر کەسێک لەم دنیادا یاخی بێ لە خەڵک، یاخی بێ لە یاسا، یاخی بێ لە مەردایەتی، یاخی بێ لە ڕەوشتە جوانەکان، لە حەڵاڵخۆری، دڵنیا بە دڵنیا جەهەنەم جێگایەتی. ئینە جەهەنەمە کانەت میرصادا للطاغین مەئابا. بەشەکەی تری کە بەهەشتین خوا لەوانمان حسابکە، ئینە للمتەقین مەفازا. بەڕاستی ئەوانەی متەقین، متەقی یعنی چی بە کوردی خۆمان؟ یعنی هەر کەسێ حساب بۆ خوا بکە، بەخوا ئەزانێ حەڵاڵ و حەرام هەیە، قیامەت هەیە، لێپرسینەوە هەیە. هەر کەسێ حساب بۆ خەڵک بکە و ئازاری خەڵک نەدا. هەر کەسێ حساب بۆ خاک و نەتەوەی خۆی بکە و خیانەتیان لێ نەکا. مەفازا، دەگا بە مەقسەدی خۆی، ئەگا بە مرازی خۆی، ئەگا بە سەرفرازی هەتا هەتایی. ئەوەی کە دڵت دەیخوازێ پێی دەگەی. جا بەڕێزان بەهەشت و جەهەنەمیش بە عەدل و بە فەزلی خوایە. جەهەنەم بە عەدلی خوایە، چونکە ئاەتەکان دەفەرمێت جەزاء ئەو ویفاقە لە سوورەتی نەبەئە. جەهەنەم ئەوانەی دەخرێنە جەهەنەمەوە بە عەدلی خواستەمیان لێ ناکرێ، بە ئەندازەی گوناهەکەی خۆیان جەهەنەمیان پێ دەبڕێ. یعنی دوو کەس کافرن، کافرێکیان مسالیمە، لە دنیادا سوودی بۆ خەڵک هەبووە، دژایەتی موسڵمانانی نەکردووە، حەقی بەسەر ئەهلی مزگەوتەوە نەبووە. ئەمە سزاکەی لە جەهەنەما وەکو ئەو کافرە نییە کە دژایەتی ئیسلام و موسڵمانانی کردووە، کە خەڵکی کوشتۆ خێری بۆ خەڵک نەبووە.
جەزاء ویفاقا خوا هێندە عەدلە لە جەهەنەما ستەم لە کەس ناکرێ هەر کەسە بە ئەندازەی تاوانەکەی خۆی سزا دەدرێ بەڵام ئەی بەهەشت بە فەزلی خوایە بەحەز فەزلی خوایە چونکە لە ئاەتەکە دەفەرمێت جەزاء من ربك عطاء حسابا جەزا بە شتێک دەوترێ الأجر على العمل کارێکت کردووە پاداشتێک وەردەگری بەس ئەو کارەی لە دنیادا لە عیبادەت و لە چاکەکاری و خێر و خێرات کردومانە بەس کلیلەکەی بەهەشتە ئەبێ بای کلیلەکەت پێ بێ کە چوویتە بەهەشتەوە لاپەڕەیەکە بەڕێزان ئەوە ئەم بەراوبەری هەیە ئەم بەری دەبێت نووسراوەکەت بریتی بێ لەوەی نوێژت کردووە ڕوول لە خوا کردووە تەوحیدت هەبووە مشریک نەبووی عەقیدەیەکی پاک و سەلامەتت هەبووە بە موسڵمانی مردووی ئەم بابەتت هەبێ ئەم لاپەڕە لە لاپەڕەی ئەو دیار تەفتیشێکی بۆ بکەن لە کۆمپیوتەری دەن مافی خەڵکن نەخواردووە دزین نەکردووە گەندەڵین نەکردووە ملهوڕین نەکردووە چۆن دەچێ دایرێکەوە بزان قەرزاری حکومەنی بزانی زەریبەل لەسەر نییە تەفتیشێکی وردت بۆ دەکەن ئەگەر سەوزێکیان لێ داوتیان لە خوا بزیابێ هیچ حەقی کەسی لەسەر نییە دەیفەرموو بیخەنە بەهەشتەوە ئین للمتەقین مەفازا بە مرادی خۆت دەگەی جاخوا فەرمووی جەزاء ئەبێ بەشی کلیلەکەت پێ بێتە دەچێتە ئەو دیەوە بەڵام ئەوەی لە بەهەشتا پێشکەشت دەکرێت عطاء من ربك بەخوای خوایە جەزاء من ربك عطاء یعنی بەخشینێکە بەبێ بەرامبەر ئەوەی لە بەهەشتا دەدرێتێ هەمووی هەر فەزلی خوایە و هەدیەیە حیسابە مەبەزۆنێ بە ژمارە بدرێتێ یعنی ئەوەندە دەدرێتێت تا دڵت ڕازی دەبێ ئەڵێ حەسبی بەسمە بەخوا تێر بووم ئەوەی دڵم ئاواتی خواست خوای گەورە پێیدام دڵت قەناعەتی دێ لە بەهەشتا جا بەڕێزان ئەم بەهەشت و دۆزەخە لە بەهەشتا چاکەکاران پلە پلەن لە جەهەنەمیشە پلە پلەن جمعەی ڕابردوو عەرزی جەنابتان کرد وت پێم وتن لە ناو جەهەنەما پیسترین شوێن وەیلە دوو سوورە لە قورئانە هاتوون بە وەیل دەستیان پێ کردووە چۆن لە دنیادا دەڵێن سیتی فڵان شوێنێکی ئارام لە سەرخۆ پڕسەوزایی پڕخزمەتگوزاری ئاو کارەباد نابڕێ خەڵکەکانی کە لەوێن هەموو ڕۆشن بیرن مناڵ ئازارن نادا دەنگە دەنگ نابیستیڵان فڵان سیتیە بەڕاستی نرخەکانی بەرزە چونکە شوێنێکی ئیسراحەتە بۆ مرۆڤ کەس بەخیلی و حەسوودی نابا دراوسێ ئازارن نادا لە جەهەنەما سیتیەکانی جەهەنەم بەعکسەوە خراپترین شوێنن بۆ تەعزیبی ئینسان ئەو وەیلستەی جەهەنەم گەڕەکێکی هەیە پێڵەن گەڕەکی بێویژدانەکان گەڕەکی بێویژدانەکان ئەوانن کە لە دنیادا خەڵکیان چاواشە کردووە ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين ويلستي جهنم لقرشي بوجدانكان ماڵی ئەو کەسانەی لێیە جا خراپترین عەزاب و قورسترین عەزابی جەهەنەم لە وەیلایە لەو شاری وەیلەدایە لەو گەڕێکی بێویژدانانەدایە چی خەڵکی خراپ و پیسە لەوێ کۆبۆتەوە هەمووی یەکتر نەعلەت دەکا هەمووی یەکتر عەزیەت دەدا هەم عەزابی نەفسی هەم عەزابی جەستەی و سووتان لەوێدا ئەو کەسانن قورئان دەفەرمێ المطففین جا مطففین جاران عرضم کردن داوت ئەوانەی لە تەرازوبازیدا فێڵ دەکەن ئێستا تەرازوەکان هەمووی ئەلکترۆنیە لە تەرازوە فێڵت بۆ ناکرێت لە کیلۆدا بۆ ناکرێت واتە ئەوانەی ویژدانیان نییە کاتێک کە بەرامبەر دەکەوێتە داویانەوە حەقی خۆیانی لێدەستێنن حەقی خۆیان بەسەر کەسەوە ناهێڵن بەڵام کاتێک کە حەقی خەڵکیان دەکەوێتە لێی دەقرتێنن مافی بەرامبەر نادەن ویژدانیان نییە پێشتر عەرزی جەنابتان کرد ئەوانەی لە عەقاراتی خانوبەرەدا ئیش دەکەن دەبێت زۆر وریابن مافی خۆت هەڵگرە بەڵام دەستی خەڵک مەبڕە ئەو کەسانەی کەوا لە نووسینگەی فرۆشتنی ئۆتۆمبیلە معرەزی سیاراتە ئیش دەکەن بزانت نابێت دەستی خەڵک ببڕن حەقی خۆت هەڵگرە وەڵ مافی خۆت وەرگرە بەڵام بێویژدان مەبە چاکی لێ مەکە بە خراپ و خراپی لێ مەکە بە چاک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان چوە بازار لە صحیح مسلمە حەدیسەکە هاتووە کۆمەڵە خواردنێکی بینی وەنمونە گەنیمێکی بینی هەڵدرابەوە دانرابوو کابرایەک لەسەر شوێنەکە دای نابوو بۆ فرۆشتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرنجیدا ئەم گەنمە زۆر جوانە شایانی ئەوەی بیبەیتە ماڵەوە و ئارد و نانی لێ دروستکەی بەڵام دەستی خستە ناوە مستێکی لێ دەرێنێت کە دەستی چۆ قوڵای گەنمەکەەوە هەمووی تەڕ بوو دەستی پەنجەکانی تەڕ بوون
مشتێکی لێ دەرێنا بۆنی کرد بۆن خنک بووە فەرمووی کاکە ئەو بۆ وایە کاکی فرۆشیار وتی ئەی پێغەمبەری خوا وەڵا ئەو باران لێ داوە لە مەغزە نابووە ئاو هاتۆتە خوارەوە باران تەڕی کردووە ئێتر منیش لێرە دەمەوێت بیفرۆشم بەڵام فەرمووی ئەوەی لە ژێرەوەیە ئەوە نییە لەسەرەوە مشتری دەبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفەلا جعلته فوق الطعام كي يراه الناس ئەی بۆ نەدەخستە سەرەوە بۆی خەڵکی بیبینن ئەی بۆ نەدەخستە سەرەوە تۆ هاتووی کۆمەڵک گەنمی شاز و ناوازت بەسەرا کردووە بەڵام ژێرەوە کاتێک کە مشتری دەیباتە ماڵەوە سیر دەکا ئەوەی پارەی پێداوە ئەوە نییە کە لە بازاڕە بینیوێتی و کڕیوێتی ئەمە زۆری فەرق ئەمە بۆ گەنی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم حەدیثە دیقەت بدەن کەی یەراه الناس بۆ ئەوەی خەڵک هەموو بیبینن نەیفەرمووی یەراه المؤمنین ئیمانداران بیبینن یعنی لە بازاڕدا نابێت تەماشای ئەوە بکرێ فڵان کەس دیندارە ئەهلی مزگەوتە یان عەرەخۆرە یان بێدینە کە هاتە دوکانەکەتەوە مافی ئەوەت نییە بڵێ فڵان کەس بەخوا نوێژ ناکا فڵان کەسیش ئەولیای خوا و پیاوی چاکە ئەبێ هەردووکیان حەقی خۆیان بدەیە هاوڵاتیە و بازار دەکا نابێ فرۆشیار سەیریۆکە بڵێ وەڵام مستەحەقە دەستی دەبڕم زیادی لە دەستێم چکە بێدینە چونکە ئەزانم عەرەخۆرە ئەزانم پیاوێکی خراپە ئەزانم پیاوکوژە یەڕاه الناس ئەبێ تێکڕای خەڵکی سەرەوەی شتەکە بە جوانی بینن ژێرەوەشی وابێ ئەبێ ئەم خراپەشن نیشان بدایە بەڕێزان ئەمە ژێرەوەی ئاوایە دەستن نەبڕم وریابە ئەنجا فەرمووی من غەش فەلەیسە منی من غەش فەلەیسە منی ئەوە لە صحیحی موسلیمە هاتووە هەر کەسێ غەش بکە لە من نییە ئومەتی من نییە و من پێغەمبەری ئەو نیم خۆشەویستانم تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو من غەشەنا ئەوەی غەش لە ئێمەی ئیماندار بکە لە موسڵمانان بکە غەش لە هەر کەسێک بکەی من غەشە کەسێک غەش بکە غەش لە موسڵمان بکە غەش لە کافر بکە غەش لە جوولەکە و مەسیحی بکە غەش هەر غەشە لە لای خوای پەروەردگار من غەشە هەر کەسێک غەش بکە فەلەیسە منی لە من نییە پێغەمبەری خوا خۆی لێ بێبەری کرد ئەو دەرسە گەورەی پێوتین هەر کەسێک غەش بکە نەیفەرموو غەش بکە لە معامەلەدا بە کراوەی هێشتەوە غەش بکەی لە بازاردا لە مەعرەزی سیارەدا لە عەقاراتی کڕین و فرۆشتنی خان و زەویدا دەستی خەڵک ببڕی ئەوە هەر غەشە غەش بکەی لە بواری پەروەردەدا مامۆستایەک دەچێتە پۆلەوە حەقی تەواوی قوتابیەکان نەدا وەکو ئەولادی خۆی سەیریان نەکا ئەگەر لە دەرە دەرسی وتەوە بە پارەی زۆر علمی زیاتر بدا ئەگەر بە حکومی دەرسی وتەوە ئەو حەقە نەدا ئەو بەخوا غەشە براکەم مامۆستای بەڕێز غەشە دکتۆر ئەگەر لە عەیادەی تایبەتا بتبینێ و لە ئەهلی عەمەلیاتت بۆ بکە زۆر دڵسۆزانەتر دەچێتە نێو کارەکەەوە نەک لە حەقسخانی حکومەت جواب ناداتەوە ئەوەش غەشە هەر کەسێ غەش بکا جا لە مەلایەک لە بواری بانگەوازەکەی خۆیدا غەش لە دینەکەی خوا بکا و حەقەکان وەکو خۆی نەڵە غەشی لە میلەتەکە کردو کە هاتۆ لە مزگەوتا لە بەرامبەری دانیشتووە هەر کەسێ غەش لە موسڵمانان بکە دڵ و زمانی وەکو یەک نەبێ ئەفەلا جعلته فوق الطعام بۆ هەموو وەکو یەک نیشان نەدا کابراسێکی زمانی دەڵێ شەکرە بەڵام بەخوا دڵی دەڵێ ژەهرە زۆر خەتەرە ئەتکا بە هاوڕێ ئەتکا بە دۆست حتا وەکو دوو پشک پێتەوە دەدا ئەوە زۆر خەتەرە ئەوە من غەشی هاوڕێیەتیش هەیە غەشی خزمایەتیش هەیە زمانی شەکرە و دڵی ژەهرە ئەمانە لە ناوت دەبن هەر کەسێ ئەوا غەشاش بێ ئەوە لە قۆپیای ژیراوە فەلەیسە منی پێغەمبەری خوا فەرمووی خۆی لەسەر من حیساب نەکە من پێغەمبەری ئەو نیم بۆیە ناحەزانی ئیسلام زۆر جار بینی ومە یان دەبینی دەڵێن کاکە فڵان کەس کابرا حاجیش بوو دەستی خەڵک دەبڕێ فڵان کەس مەلاش بوو دەستی خەڵک دەبڕێ کاکە پێغەمبەری خوا لێی بێبەریە تۆ بۆ لەسەر ئیسلامی حیساب دەکەی بەڵام تۆ خۆت ڕقل لە موسڵمانانە خواتە ئەو هەموو بێدینە خراپە دەکا باسی ناکەی حاجیەک خراپەیەک بکە ئەوە کاکە حاجی و ئاهلی مزگەوتە خۆ نوێژیش دەکا کەچی بزانێت چەند دەست بڕ و فێڵبازە ئەو قورئان خوێنیشە کەچی چەند دەست بڕ و فێڵبازە لەسەر ئیسلامی حیساب مەکەی ئیسلام ئێمە ناسنامەکەی لێساندەوە ئەها بەڕێزان قوتابێک لە زانکۆیەکا بێ ناسنامەی زانکۆشی پێ بێ 4 ساڵیش کولێی خوێند بێ ئەگەر لە ئیمتیحانی کۆتاییە لە قۆپیا ژیرا مامۆستا کردێ دەرەوە فەسڵیان کرد لەسەر ئەو زانکۆیە حیسابە با بڵێ من تەلەبەی ئەوێشم تەواو بوو تۆ فەسڵ کرای تۆ لە قۆپیا ژیرای تۆ غەشت کرد هەر کەسێ غەش لە موسڵمانان بکە غەش لە تێگڕای مرۆڤایەتی بکە با موسڵمانیش نەبێ فەلەیسە منی پێغەمبەر ناسنامەکەی لێ وەرگرتەوە تۆ فەسڵ کرای لە جیهانی ئیسلام و موسڵمانان کرایتە دەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ کۆتا قسەم لەم بەشی دووەمی شاری وەیل و گەڕەکی بێویژدانەکان لە دۆزەخا کە زۆر زۆرن ئینشەڵڵا داهاتوو دێمە سەریان لەگەڵ جەنابتاندا ئەبێ وریای خۆمان بین خۆمان لەوێ ماڵێک و شوقەیەکمان نەگرپێ لە گەڕەکی وەیل سیتی لە جەهەنەمە
ئەبێ ئاگامان لە خۆمان بێ دنیایەکە پڕە لە فێڵباس بەخوا ئەم فێڵبازانە جاری وا لەسەر ئاستی گەورەن خۆیان ماڵی خەڵک دەخۆن شەڕێکیش دەنێنەوە بۆ ئەوی پەردەپۆشی ئەو ماڵخۆریە بکرێەوە تۆی هاوڵاتی مافی خۆل لەبیر بچێتەوە ئەینا خۆیان وانین ئەوە لە ئەسڵاوان نییە دکتۆر عەلی شەریعەتی بیرمەندی گەورەی ئێرانی کتێبێکی هەیە بە کوردی پێی دەڵێن بێداری و کەرکردن بێداری و کەرکردن کتێبێکی دکتۆر عەلی شەریعەتی بیرمەندی گەورەی ئێرانیە کە زیرەک ئەحمەد کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 94 سەیریکەن ئەڵێ مامم دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێ مامم زۆر حەزی بە کەڵەشێر ڕاگرتن بوو ئاواتی کەڵەشێر بوو هەیە چۆن بە تەیر و توارەوە گرتوێتی ئەڵێ کابرایەکە بوو هات بۆ لای لە دەیەکەی خۆماندا وتی فڵان کەس ئەزانی لە دەیەکەی ئەو دیو کە هەر کیلۆمەترێک 1000 مەتر لێمان دوورە کەڵەشێر زۆر هەرزانە وتی چۆن وتی کەڵەشێرێک ئەگەر لێرە بە 10,000 بێ بۆ نمونە و باسی تمەنی ئێرانی دەکا لەوێ بە 5,000 مامم نکوڵی کرد کۆڕاوتی شتیوات چۆن دەبێ ئەو دەیدراوسێمان ئەوەندە کەڵەشێر کوتی کەڵەشێری ئەمریکی زۆر تایبەتی نایاب ئەوە هەر بە 5,000 تۆ لێرە بە دەت پێداون وتی ئەرەوەڵا وتی مام کوتی شتیوان نابێ وتی پارەم دەیە چەند کەڵەشێر دەوێ وتی وڵات دا وتی ئەوە 50,000 و کاکە دە کەڵەشێرم بۆ بێنێ وتی پارەکەم دەیە ئێوارە بۆ دێنم وەڵا ڕۆیشت و ئێوارە بە سەرڕاستی هاتەوە کەڵەشێرەکانی هێنان 50,000 خۆی خستە جیفانیەوە مامم سەری سوڕما بووە چەند وەختە بۆ نەمزانیوە هەر لەو دی و خۆمانەوە بە نیوە قیمەت شتی وا هەیە مانگێ زیاتری پێچوو دۆستێکی مامم لەو گوندەی ترەوە هات بۆ لای مام و میوانی بوو وتی کەڵەشێرەکان چۆن بوون جالەیەک حاڵی نەبوون وتی والله فڵان کەس و کەڵەشێرانی لە دەیەکەی ئێوە بۆی هێنام زۆر کەڵەشێری چاک بوون کوڕە زۆر هەرزانن زۆر بەلاش هەر نیوە قیمەت وتی بۆ تۆ کڕیوتن وتی ئەرە وەڵا کڕیون یەکی بە 5,000 کوڕە کوتی با بەلێ بە 15,000 بەخوا نەک بە 5,000 بەڵام من کەڵەشێرەکانی خۆم دەڵێم کە بە دیاری بۆ منادی بە فڵان کەسا وتی کەڵەشێری دیاری وتی ئەرە وەڵا دە کەڵەشێرم بۆ دانابووی دام بە فڵان کەسی دراوسێتان بۆ بێنە بۆ ماڵەوە وتی کوڕە بەخوا فڵان کەسی دراوسێمان پێی وتم لەوێ هەرزانە دە کەڵەشێرەکەی تۆ بە پارە پێفرۆشتومەوە لە ماڵی خۆیان دای نابوو حتا معاملەی لەگەڵ ئەوان نەکردبوو نیوەی پارەکەی وەرگبووە بۆی هەر بەلاشەوە 50,000 ئەمجا کەڵەشێرەکانی تەسلیم کردبوو ئەڵێ مام و کابرای خاوەن میوان کوڕەکانی خۆیان کۆ کردەوە بچنە سەر ماڵی فڵان کەس لە سەربانەوە کابرا هاواری کرد کوڕە فریاکەون لە گەڕەکی ئەودی و 4 کەس کوژراوە 10 کەسیش بریندارە ئەو ماڵە هەر یەکتریان وێران کرد مام وتی لا حول ولا قوة إلا بالله خۆیان کۆ کردەوە لە جیاتی بچنە سەر ماڵی ئەو ڕان کرد بۆ کۆڵانی ئەودی و سیدەکەن دوو پیرەمیر سەبیل لە شێشن کاکە وەڵی نەشەڕە و نەهیچە و هیچ باز نییە هەتاتنەوە کابرا بۆی دەرچوو و پارەکەشی برد و کەڵەشێرەکانی ماڵەکەشی برد بەڕێزان ئەو فێڵبازانە لە کۆمەلگادا زۆرن نابێ خۆش باوەڕ بی کابراڵە بە نیوە قیمەت بۆ دێنم ئەو نیوە قیمەتە شتێک لە پشتیەوە هەیە باوەکو کەڵەشێرەکانی کابرا لێ نەیە بابەتی وەلیستی و گەڕەشی بێویژدانەکان لە دۆزەخە پێویستە زیاتر قسەی لەسەر بکەین لە خزمەت قورئاندا داواکارم لە خوای پەروەردگار تەمەنمان باقی کا لەسەر خێر لە جومعەی داهاتوودا بە خزمەتتان بگەینەوە درێژە بۆ باسە بدەین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ربی خوا لرزق و روزی حلال ئەوەندەمان پێ بەخشی پێویستیمان بە حرام نەبێ یا رب العالمین یا ربی خوا ئەوانەی دەستکردن دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان لێ بکەیتەوە ئەوانەی حەڵال خۆرن و خزمەتگوزاری ئەم گەل و میلەتن یا ربی خوا هەزاران ئەوەندەیان پێ بەخشی یا ربی خوا یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری خوای ئەوانەی نەخۆشن خوای شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی کەوا گرفتارن مشکیلیان هەیە یا ربی خوای گرفتەکان چارەسەرکەی بە سەلامەتی لێی دەرچن خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.